باشکرا پێگوتم گوتی ناچیتن. گەنجێکی تەمەن 25 ساڵی دانیشتووی هەولێر بە ناوی ئەحمەد لە پێشجەژنەوە بەهۆی گەستنی سەگەوە لە نەخۆشخانە خەوێنرا بوو، بەڵام بەهۆی کاریگەری برینەکەیەوە چارەسەریەکانیش دادیان نەدا و دوجار گیانی سپارد. باوکی ئەحمەد کە پێشتریش کوڕێکی تەمەن 20 ساڵی لێدەستداوە بە دڵی پڕ لە خەم و چاوی پڕ لە ئەسرینەوە داوا لە لایەنی پەیوەندیدار دەکات چارەسەری سەگی بێلانە بکرێت تاکو جەرجی هیچ باوکو دایکێکی دیکە نەسووتێت. داخیلمان کرد سبەی دکتۆرەکە سعات 9 گەیشتەوێندەر. سعات 9 گەیشتەوێندەر تەماشاکرات فاحسی کردو بینەوە بەردە گوتیەوە ئیشاڵڵا وانە بەس جێی کەربەی سەگ بیتن زۆر مشکلەیە. يعني باشكرا بيقولون قلت ناچيتن. الحمد لله واشكر لما قرن والله هو دوم من دار ما او دوم يچان لبيس صاري يچان 25 احمد محمد يان روي احمد يجددو روي الحمد لله واشكر هردو چان بكارسات يچان كجرا يچان اوسك هردو چان كارساتا والله حق ويا اورشي تاو لو ملتي بداتوا سجي بيلانا بصه يعني من سق يعني زور خلشي شيء لبيش ماري خوالني ذات السق والله قورتني غلطه.